ئەمن لەو ئۆفیسی ئێرە بووم لە عیادەم نەبوو سبەینم تەلەفۆنی کرد هاتە لەسەر عاردەکەی دیرە بفحسم کرد ئۆبستراکشن ئینگوانە لە هێرنیا بوو بردم عملیاتم کرد 20 دقیقی خلۆکم لێ کردەوە ڕەش ببوو عملیاتەکەم لێ کرد دوای چا ببەوە دوعای دەکرد و ئەو شتانە ئەو ڤیدیۆم عەرز کرد لە بۆیان گوتمە دەورەمەندە چی کە کۆمپانیایکی زۆر گەورەیە لەوێرە گوتم ئەو ڤیدیۆیە کاریگەری نەبوو لەسەرەتوو یعنی دوای پاش ئەوەکەی گوتی ناوجەوە چییە دەتانیەکەچی بگری وەرەقەچی بدێت چ دەیە لۆ دەدرێت ئەوای پێگوت گوتی هیچ کاریگەری نەبوو دەتانیەکەچی بگری وەرەقەچی بدێ بە کەیف خۆ چ دەیە لۆ دەرێت نە ئەوانەی زەوانە احتیادیە دکتۆر لێر ئەمان لەسەر ڕەغبەتی خۆم حەزم لێیە ئەو ڕاگەیانە ڕابگەێنم لەبەرەوەی ئەم زۆر ئازارم هەبوو دەچوومە هەر دکتۆرەشی دنکە حەبەچیان دەدامێ و بڕیان دەکردم لەبەرەوەی فەقیر بووم پارەم نەبوو هاتمەکن جەنابی دکتۆر لێری ئەو ژان و ژووری لە یەقە کردمەوە زۆر مەمنونی بە هەتا دەمرم مەمنونیمە وەک برایەک ئەمنی ڕێزی لە من گرتیا زۆر احترامی منی گرتیا بەبێ هیچ مقابلەت ئەمن هەتا دەمرم نوێژ و عیبادەت دەکەم بەس دوعات بۆ دکتۆر لێری دەکەم چاکەشی زۆر ساژی لێ کردمە هەتا دەمرم لە بیر ناکەم و لە خوۆش دەپاڕێمەوە ئینشاءالله جێی جەنەت النەعیم بێ بەهەشتی بە قسمت بێ لەبەرەوەی ئەو نەوا دکتۆرانە زۆر لە پێشەم کردمە تقریبا 53 ساڵم هەتا ئێستا جۆرە بێت هەر دکتۆرەکەم کردی 2 جارم کردی هاتیتەوە ئەو ئازارم هەر هەبووە 2 ساڵم ئازار دەشێشم خوای رب العالمین ئینشاءالله ئەجر و پاداشی داتەوە لە ڕۆژی قیامەتێ و يعني ئەمن استغرابم کرد یعنی بزانە ئەوانە دڵیان ڕق بووە ئەگەر دڵی ڕق نەبی واقع بوو یعنی بەخوای کەسەکە وجودی هەبوو یعنی عملیەکە هەمووی ڕاست بوو بەڵام نەچوە ناو مێشکیان وایان دەزانی ئەم دەمێ بە پارەی وا خستەخانەی دروست بکەم بەڵام چییە پارەی هینە دەزانی چەند کەس عەڵقەی خۆی لەدەست کردیتەوە گوتیتی دەمێ ئەو عەڵقەیە گرنگترین شتێکە من بابستە قیامەتێ بازنی خۆی فرۆشتیە دەزانی چەند کەس زێری خۆی لەبەر کردیتەوە هینایەتی چەند مندارە فەقیر واللهی مامۆستای وا هەبوو پارێکی زۆر کەمی هەبوو هینایەتی گوتم بابەت و پارەی لۆ دەینی گوتی دەمەوێت نەمر بم ئەو پارەیە هەبوو پشی بە قەرز کڕیە یعنی ئەو خەستەخانەمان وا دروست کردیە هی کەونە فەقیرەکانە ئەو خەستەخانەیە ئەوەی بزانن هی ئەو دکتۆرانش کاتینە ئێرە 199 ئەو دکتۆرانش کەونە فەقیرن چونکە ئەو دکتۆرانە ئەگەر کەونە فەقیر نەبن ناینی ئێرکوانە دکتۆر هەبووە نەخۆشەشی کۆرە چوو بۆکەنی کۆرە هەردوو چاوی نەبوو عملیاتەشی دەویست خێرێک چوتە بەر دەرکەی چوو بۆکەنی گوتوێت پارەتی هاتێک نەمن ئەو کۆرەیە هاتەوەکە نەمن لە عیادەی دووجار لە ئەسنای قسەکان کە قسەم دەگوتم پارەم هەیە دکتۆر چەندە دەوێتن گوتم لۆ باسی پارەم کردی گوتی ئەخر ئەو دکتۆر ئەوای پێگوتم گوتم سبحان الله خێر هاتیە بەر دەرکەی نازانی خێرێ بکاتن شەهادەکەم لۆ چی ئەگەرم دڵی ئەو کۆرە خۆش نەکەم گوتم سەڵاواتی لێدا بە سەڵاواتی لۆ دەکەم والله سەردانی کردمە دەگوت تا دەمرم هەموو نوێژەکان دوعا لۆ دەکەم چونکە ئەو فتقەی زەعازی کرد بوو ژانی لێ تێکدا بوو میهرەبانی دڵسۆزی و لێزانی